لەگەڵەوەی کاڕێککەوتن لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هەیە بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، بەڵام کێشە داراییەکانی نێوان هەرێم و بەغدا هەر بەردەوامە. ئەم کێشانە تەکنیکی و دارایین یا کێشەکان سیاسین و لە ڕووی ئابووری و داراییەوە چۆن مامەڵە لەگەڵم پرسە دەکرێت لەگەڵ میوانەکەم ئەم بابەتە گفتوگۆ دەکەم. دکتۆر محەممەد علی شارەزای ئابووری لێرە لە ستێدیۆ لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر جارگیمان لەوە دەبێت ئەوەی حکوومەتی هەرێم جێبەجێ کردووە، ئەرکی سەرشانی بۆ جێبەجێ کردووە، چی ماوە کە بەغدا بیکات، ئەمانە کەی کۆتاییان پێدێ؟ بێگومان هەوڵەکان لە لای هەردوو لایەوە بەردەوامە، بەڵام ئەوەی هەموو کاتێک کە ڕێگری دەکرێت لەلایەن بەغدایەوە پێم وایە سیستەمی ناردنی لیست بۆ بەغدا پێویستی بە گۆڕانکاری هەیە. لە گۆڕانکاریەکە لە سەرەتایە تا کۆتاییەکە دەبی گۆڕانکاری لەسەرکرێت. من لەگەرەوە سیستەمەی نیمە بەغدا لێمان داوا بکەم ماگانە لەس بنێرین، بەڵکم دەبیت لە بەغدا بنکەیەکمان هەبی یان لە بەغدا نوێنەرایەتی وەزارەتی ئیدارەی هەموو کاتێک لەوێبی، هەموو کاتێک لەگەر بەغدا موچە و مستحقاتی هەرێمی کوردستان بەو دەستگای تەسلیم کرێ یان بەو بەشەی کە وەزارەتی دارایی لە بەغدایە و هەمان شتش دەبی قبول بکەین. بەشێک لە وەزارەتی دارایی لەناو وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەشێکیان هەبیتن ئەوەی نەکرێتە کاری ڕۆژانە و مانگانە و هەفتانە. خەلەل لەوەی هەیە، خەلەل لەوەی دانیە، شکست لەوەی هەیە، شکست بەم لەوەی دادێ نەخێت. من پێم وایە گۆڕینی سیستەمەکە پێویستە ئەوڕۆ بەرەو ئەوەی حکوومەتی هەرێم کردیتی تا ئێستا هیچ پاساوەچی لە بۆ بەغدا نەهێشتیتەوە، هیچ ڕێگایەکی نەهێشتیتەوە نەگریتە بەر بۆ ئەوەی مستحقاتی ئەو خەڵکە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ. باشە، ئەو وردبینی کە لە لیستی موچەی موشەخۆرانی هەرێمی کوردستان دەکرێت، ئایا لەگەڵ 15 پارێزگاکە دیکە عراقیش هەمان مامەڵە دەکرێت لە کاتێکدا تا پارەی ئەوانە نێردرێت بە ئەو بەشە بودجەی هەرێم کە 12 پوینت بێگومانە بێت لەبەرەوە زانچە بە تو وردبینی لە چ دەکەی؟ بۆ نمونە ماگانە ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە 750 میلیۆن دلار هەیە، دەبی لە کاتی خۆی بێ پاشان لە وردبینیەکەی کەم و زیادەکە دەتانی بۆ مانجی داهاتوو تۆ کەم و زیادی لەگەر جیهەتی معنی هەیە بیکێ بێت تۆ ملیۆنێک زیاد وەگرتێ ملیۆنەکرد کەم بەگوتە فەرمو و تەعویز بکە. بەڵام ئەوەی سابتە ئەوەی کە چەند مانگەکە لە کاتی خۆی دەدرات دەبی ئەوە بێ، ناکرێت تۆ برێ وەڵام من نەخۆشم وەگەوەی جەنابی وەزیرەی دارایی دەرێ من نەخۆشم مەجاالم نەبووتە بۆ مەجاالەتەوەی بەغدا و 15 شارەکەی دیکە واژوو لەسەر بکەین. من پێم وایە شێوازی مامەلەکردنمان بە تایبەتی لەگەر خودی وەزیری دارایی پێویستی بە گۆڕانکاریە، پێویستی بە زمانێکەیە کە زمانی ئێستانی قسە لەگە دەکرێت. باشە، ئەگەر لە ڕووی داراییەوە لی وردبینەوە پێی ئەو یاساییکە لە بودجێ عێراق بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە، ئەوەی کە ئێستا لای بەغداوە بۆ هەرێم کێشەی چییە؟ بۆچی هەرجارە بیانوێک دەگرێت؟ کێشەکەیەوە کاتمان لەگەر دەبەنە سەر لەبەرەوەی بەپێ ئەو بڕیارێک کە درا لە محکەمەی اتحادی مواطنە هەرێمی کوردستان دەبی ماگانە بڕی ملیارە و 200 میلیۆن دلاری لە بۆ بێ، بەڵام ئەوان ئێستا یاری موچەمان لەگەر دەکەن لەبەرەوەی ئەوان دەزانن ئەگەر یاری موچەمان لەگەر تەواو بوو ئەو جارە یاری بودجەمان لەگەریان دەست پێ دەکا، ئەوان کات دەبەنە سەر. ئێستا بەهەر بەو شێوازەی مامەلەکردن لەگەر ماگانە حکوومەتی بەغدا نێزێکی 400 تا 450 با بڵێن 400 میلیۆن دلاری پاشەکەوت لە بەرگ بۆ خۆی دەمێنێتەوە، میلیۆن دلار بەڵێ ناگاتە دەستمان. بەڵام ئەو دەزانی ئەگەر لە گرفتی موچە لەگەریان لە بەشی موچە بینە دەرێ ئەوجارە شەڕمان لەگەیان لەسەر موچە و مستحقاتەکەمان دەکرێت بەردەوەی وشەی تەوتین مانای وەیە منی هاوڵاتی لە هەرێمی کوردستان لە هەولێر بم، لە بەغدا بم، لە بەسرا بم، لە بۆی هەمان ماف و مستحقاتم هەیە لەسەر حکوومەتی بەغدا. بەڵام ئێستا ئەو جەناب داگەداری و هەموو هەوڵاتیان ئاگدارن شەڕکاتمان لەگەر دەکەن بەوەی نەچینە. من پێم باشە لە ئێستەوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە خودی کاک مەسوور کە غەمخۆری ئەو بوارە بووە شەڕی بودجیان لەگە دەست پێ بکە. ئەگەر شەڕی بودجەمان لەگەریان دەست پێ کرد هیچ گومانم نامینێ مانگانە ئەوان موچەکەمان لە کات خوێن. زۆر باشە، زۆر جار جەنابی سەرۆکوەزیرانەوەی دووپات کردوتەوە کە شەڕی ئێمە لەگەڵ بەغدا شەڕی بەدەستێنانی مافەت دەستوری و نەتەوەیەکانمانە شەڕی بودجە بەشێکە لەوانە، بەڵام زۆر جار شان چۆتە بەغدا لە ڕێگەی و توێژەوە دانوستانەوە ئەمە چارەسەر بکات، بەڵام هەنگاوەکان هیچ جێگەی خۆی نەگرتووە، کەواتە ئەمە شەڕەکە کێشەکە تەکنیکی و دارایی نیە سیاسیە. ئەم جۆرە بێگومان سیاسی بە جەناب بدرێمەوە گەر مەسلەکە سیاسی نیە بە خۆشمان اعتراف بە سیاسەتەکە نەکەین وەک جەنابت بۆ دەبی بنکەکمان هەبیتن
بنکەی ئاڵگۆڕکردنی هەم زانیاری هەم بنکەی ئاڵگۆڕکردنی و گەیاندنی پیامە سیاسیەکان لە بەغدا من ئەوی لێوەندر ببوورەوە لە بەغدا دەیانبینم پێم وایە تا ئێستا ئەو پەیامیان بە تەواوەتی نەگەیاندیە بەڵام ئێستا من داوا لە حکوومەت دەکەم کە بەشێک لە وەزارەتی دارایی بچی بەشێکی خۆی لە بەغدا بکاتەوە وەک پێدەێن نوێنەرایەتی بکرێت ناکرێت تۆ بەشان بچی بەشان بێەوە ئەو پلە بەرزانە بێن و بڕۆن نەخێر ئەو پلە بەرزانە دەبی لە کاتێک بڕۆن کە پلەکانی خوارەوە هیچیان پێ نەکرا بەڵام بەداخەوە ئێستا هەموو پلە بەرزەکان دێن و دەڕۆن و بەغداش بە ئیسراحەتی خۆیان تووچی دەکا بەڵام ئەگەر ئەتوو لە مانگەکی 2000 شان بچی زۆر جیاوازترە لەوەی تۆشان دەچی هەمیشەیی 30 ڕۆژی لە بەغدای هەبی ئەوزە لە ناو وەزارەتی داراییبی بەشێک بی دەتوانانی بەڕسمی داوا بکەین یەک نهمی کاملی وەزارەتی داراییمان پێویستە بەرەوەی بە پێ بڕیاری دادگای مواطنە ئەمە دەبی تەوتین دەبی هەمان هەنجێکی تەوامان هەبی بە شاند و شاندکاری ناکرێت بەڵام تا ئێستا وەزارەتی دارایی ئەوەی داوا نەکرد بەڵام حکوومەتی عێراق هەرجارە میکانیزمێک و دەستوری نوێدا دەڕێژێت بۆ نمونە بە بەش ئەموچەی فەرمانبەران و بەلیست دەینێرێت و جارێکی دیکە داوای داهاتینەوە خۆ کۆمەڵێک پرسی دیکە دەکات ئەمە لە ڕووی دەستوری و لە ڕووی پرسە ئابوووریەکانەوە دروستە ئەوەیان نەخێت دروست نین لەبەرەوەی دەبی یەک پاکێجوی لەبەرەوەی بە ڕوونی ئەوە بڕیاری تەوتینی محکمە ئیتحادی پێڕازی بوون جێبەجێ دەکرێت ئەوش لە دەستور هاتیە لە دەستوریش بە هەمووی زۆر بەڕون و ئاشکرایی دیارە کە هیچ وڵاتێکی هەرێمی کوردستان لەزاخۆ لەگەر ئەوەی لە فاو هیچ جیاوازیەکیان نییە لە ئەرک و لە شایستەکان کە بەرامبەری بکرێت بەڵام بەداخەوەی دەبینی زیاتر یاریکردنێکی سیاسیە من بۆنی دەستێوەردانی وڵاتانی زلهێزیش دەکەم لەوانەی کە هاتن ئەوان تا ڕادەیەک جابەجار دەستێوەردان لە کاروباری ئیداری حکوومەتی عێراق دەکەن ئەگەر من پێم وایە وەک لە دەستوردا هاتیە وەک لە دەستور باسی کرایە بە مادەی سەریح دەدێتن هەموو داهات و سەروە و بەرومی عێراق لۆ هەموو عێراقیەکانە پاش ئەمە نەفتمان دەفرۆشرێ دەچیتە ئەمریکا بە پێ و دەستوری ئێمە دەتوانین ڕاستە و خۆ ئەو پارەی لە ئەمریکا و لەو باقی فیدرالی و لە وەزارەتی خەزینە و گەنجینەی ئەمریکا وەربگرین بەڵام بەداخەوە تا ئێستاوانیش مافیمیان نەدایە کە بەناوی ڕزگارکردن هاتن و بەداخەوە ئەو ڕزگارکردنەی عێراق لە بۆ بەشی کورد بوویتە ئازاردانی عێراق من داواکارم ئەوانش بە شێوەک لە شێوەکان پێم پژگیری کورد و حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بۆ بگەینێ مافەکانمان زۆر باشە بەڕێز دکتۆر محەممەد علی شارەزای یابووری زۆر سپاس کە لە گەورتوسان بیچوارە لەگەڵ زۆر سپاس.